welcome back to my channel. Slawrian بخير بنوبو channelكم. Today I'm going to teach you 4 phrasal verb in English. أمرو 4 phrasal verb تان فيركم لزمان إنجليزية, which is very important and very common to know them. كأبيش زور باو زور كرينكا كالإنجليزية بزانيت and how to use them in the sentence وشون لرصدا بكاري بينن. وبيشوش أقرأتاني بالفيديو لم جورة ببين سبسكرايبي channelكم كم بو وانا كاني دهاتو. The first phrasal verb for today we have is come from. باشا يكم دانا بو أمرو كهمانا come from كم بواتي
بڵێیت وەڵامی پرسیارێکە could figure out the meaning of the word واتە توانیم واتای وشەکە بدۆزمەوە. باشە ئێستا دەچینە سەر دووەم دانێن ئەوەیە بۆ نمونە when you try figure out means understand as well. بۆ نمونە I could figure out him توانیم لەو تێبگەم. I could figure out the question توانیم کە لە پرسیارەکە تێبگەم کەواتە figure out دواتای هەبوو یەکەم وتمان دۆزینەوە یاخود وەڵامی پرسیارێک یاخود سڵوشنی پرسیار پرۆبلەمێک. باشە و دووەم دانیان بۆ نە بەواتای understand بۆ نە I couldn't understand him ئەتوانی بڵێیت I couldn't figure out him. ئۆکەی کەواتە phrasal verbەکان زۆر ئاسانن ئەگەر بە شێوەیەکی گونجاو و ڕاست و دروست بەکاری بێنی. سێ دەچینە سەر کۆتادانە. look for ئەم phrasal verbەمان هەیە ئێمە دەزانین look بە واتای چی دێ بۆ نمونە بە واتای سیرکردنی یاخود تەماشاکردنی شتێک یاخود کەسێک دێت. بەڵام لێرە look for بەمانای ئەوە دێ when you look for something or people okay you try to find them کاتێک کە تۆ look for بۆ شتێک یاخود بۆ کەسێکەکەی هەوڵ دەدەی بیاندۆزیتە. بۆ نمونە I looked for you at the party but I couldn't see you ئەتە لە پارتیەکە لە هەنگەکە چاوم بۆ گرتە یاخود ئەمویست بە دوێ تا بگەڕێم هەوڵ بدەم بدۆزمەوە بەڵام نەمتوانی. so look for بە واتای چی دێ دۆزینەوە you try to find something or people. okay سا دوای ئەمەش چیەکەین شێوازەکانی تام پێڵم لە different tense چۆن بەکاری هێنی look for. ئەمەشەوە 4 phrasal verbە بوو بۆ ئەمڕۆ کە باسم کرد و دەتانبینمەوە لە ڤیدۆکانی داهاتوو بۆ شتی نوێ و شتی تازە لە ئینگلیزیدا و خواتان لەگەڵ.